أمانيش خالدين فيها لا يبغون عنها حولا، أصلا روور ناجرا بێزار نابن لە هیچ دانەیەکی، لە هیچ نعمەتێکی کە هەیە، بە ئومێدی هیچ شتێکی تر نین زیاد لەسەر ئەوە بێ. ئەوەندەی کە لە بەردەستیان هەیە، ئەوەندەی کە دەستیانەکەوێ، ئەوانەی لە نزیکە لەیانەوە قوتوف و دانیە. لێکردنەوەکەش هێر زۆر ئاسانە. هەموو ناز و نعمەتانێک کە لە بەردەستیانە لا يبغون عنها حولا، یعنی هەر ڕووەر ناجێڕن، تەمەنای شتێکی تر ناکەن ئیضافی بۆیان ببێ. کەچی ئەوانی تر لەناو جەرگەی جەهەنەمە هاوارەکەن، ئەڵێن بەخوای خۆتان بڵێن يخفف عنا عذابا يوما من، یەک ڕۆژ عەزابمان لەسەر لە جۆری عەزابەکەمان بۆ بگۆڕ. ئەفیضوا عەلەینا من الماء، تۆزێک ئاومان بدەن. هیچ شتێکیان پێ نابڕێ ئیلا ئەو سزایە بێ بچێژن، چونکە ئێوە لە دنیا 70-80 ساڵ معقولە تۆ ژیای 60 ساڵ تۆ لانی کەم باڵغ بووی، بیرت لێ نەکردو خوای گەورە ئەم کردگارە ئەم هەموو شتەی دروست کردو، بیرت لێ نەکردو تۆ بێخوا بپەرستی؟ ئەی چۆن هەروە لە خۆتۆ هێنراوی بۆ سەر ئەرز؟ ئەفەخەلەقناکم عەبەثەن وئەنەکم ئیلەینا لا ترجعون. ئەو سزاکەیەتی. اینجا فەرمی خالدین فیها لا يبغون عنها حولا.